یەکێک لە بنەمە سەرەکیەکانی دیموکراسی ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی دیاریکراوی خۆیدا. پارتی بڕوای بە ئەوە هەبوو کە مەسەلەی دەسەڵات لە ئەو هەرێما بە ڕێگای سندوقەکانی دەنگدان یەکلایی بکرێتەوە. هەموو ئەو بربەستانەی بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دروست کراون دەسەڵات دروستی کردووە. هەڵبژاردن لە وڵاتێک تەندروست و تەواو ناگاتە ئاستی پرانسیپی نێودەوڵەتی ئەگەر سجل یا لیستێکی دەنگدەرانی پاک و بێگەرد نەبێت. ئەمە لەکوێی دیموکراسیەتە و لەکوێی مەسەلەی هەڵبژاردنەکانە. احترام هەیە بۆ کۆمیسیۆن، بەڵام یعنی کەم و کوڕیەکی زۆرمان هەیە لە کۆمیسیۆن تا ئێستا هەرێم دەستەی سەر بەخۆی خۆی نییە. چ بیانوێک هەیە بۆی هەڵبژاردنەکان وا بکرێت ئەگە مەبەستەیدا درێژکردنەوەی قەیرانەکانی هەرێمی کوردستان نەبێت. هەڵبژاردن لێرە بە بەرجی مۆدێلی پارتە سیاسەکان و تەنشئەی سیاسی دەدورێت، نەک بە بەرجی پێوەرە نێودەوڵەتیەکان. گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.